گورانیە لەسەر داخوازی کاکە سەرداری خۆشەویست بەڕێبەری ئەم بەرنامە پێشەشیەکە بە ماڵە گەورەکەی وەرمەزیان کاکە ئاسمەد و کاکە مەسعودی عزیز کاکە عەدنانی خەوامی عزیز کاکە ئارمانی بەرز و بڕێز کاکە خەلیلی مەونانایی کاکە فەریادی عزیز چەک بەچەک برا بەڕێزەکان کاکە ئارامی مستۆفی خۆشەویست تایبەت لە سینا فیلمی خۆشەویست وێنەگەرانی عزیز لە کاکە فەرادی کارۆ تایبەت لە کاکە بەختیاری عزیز پەردازشگەران و کاکە ڕەزای سەڵاتی خۆشەویست تەک بەتەک پێشکەشیان بێت کاکە ئومیدی سەرحەدی تەک بەتەک پێشکەشیان بێت کاکە زایدی عزیز لە دڵاشی پێشکەشیان بێت تایبەت بۆ کاکە ڕامینی زەندکەریمی عزیز و کاکە شارامی محەممەدیش پێشکەشیان بێت تەک تایبەت بۆ برانی سادقیش پێشکەشیان پێ گورانیە بژێ برانی سینا فیلم ئەو گورانیە پێشەشەکەن بە کاکە سەردار ڕەزاوی بەرەبەر ئەم بەرنامە و تایبەت بۆ خۆم سوپاس دەکەم بۆ هونەرمەندی ئازیز کاکە خەلیلی مەولانایی پێشکەشیان بێت سەرێڕام گریتە نەشبینیان من هەواڵدی پرێز و ئازیز نەیەواڵیدی پرێز و جێدراماکە نەشبینیان من خەلێمەیە ترێز و ئازیز وا خەلێمەیە ترێز و جێدراماکە نەشبینیان من خەلێمەیە ترێز و ئازیز وا خەلێمەیە ترێز و
شاڵێنەش منیان خوا لەسەر ئێمەیە زار ئازیز خوا لەسەر ئێمەیە زارێ بگریە لەمانەش منیان وەلاشەی بیمار ئازیز وەلاشەی بیمارێ بگریە لەمانەش منیان وەلاشەی بیمار ئازیز وەلاشەی بیمارێ سایبەت بۆ کاکە عارفی تەماسبی و کاکە حەمیدی ئەلیاسی ئەو دوو هونەرمەندە عەرزە پێشکەشیان بێ بژیت منيان وبمدير يازي هاسس وبمدير يازي بچمي بولاي كانش منيان وكيف ريازي هاسس وكيف ريازي بچمي بولاي كانش منيان وكيف ريازي هاسس وكيف